بۆ عێراق. ئێستا چی ڕوودەدات؟ ئێستا محەممەد شیع سوودانی بە نووسراوێک ئاراستەی یۆنامی کردووە، دەڵێ ئەرکەکەتان با کۆتایی پێبێت. لیژنەی یاسایش لە پەرلەمانی عێراق پاڵپشتی ئەم داوایی سەرۆکوەزیرانی عێراقی کردووە. لەسەر ئەم بابەتە و ئەم پرسە زیاتر هەڵوەستە دەکەین و دەوەستین بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری ڕاگەاندنی عێراقی لە واشنگتن ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم باسە. بەڕێز نزار حەیدەرم کاتتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بالەوە دەست پێ بکەین، ئایا بەڕاست عێراق و عێراقیەکان پێویستیان بە هاوکاری یۆنامی نەماوە دۆخەکە ئەوەندە سەقامگیر و ئارامە؟ نعم شكرا جزيلا. زۆر سپاس بۆ ئێوە سەرەتا، شەوی ئێوە باش و شەوی بینەران باش. واتە لە دەستپێک پێویستە ئاگاداری ئەوە بین کە بوونی یۆنامی و بەردەوامی لە عێراق لە ساڵی 2023 هەتا ئێستا بەڵگەیە لەسەر ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ عێراق دەکات وەک وڵاتێکی پڕ لە کێشە و قەیران، یاخۆت وەک وڵاتێکی کە بە وڵاتێکی ناسەقامگیر. بۆیە یۆنامی بۆمەوەی هەموو ساڵە بەردەوام بوو. دووەمیان بوونی یۆنامی لە ساڵی 2023 تا ئێستا لە ڕێگەی بڕیارێکی نێودەوڵەتیەوە بووە کە ساڵانە لە ئەنجومەنی ئاسایشەوە دەردەکرێت. دواتر درێژکردنەوەی ئەرکی یۆنامی لە ساڵی ڕابردوو لە ئەنجومەنی ئاسایش ساڵی ڕابردوو لە ژمارە 2682 ئەنجومەنی ئاسایش دەرکرا. هەروەها بڕیاری دیکە دەرکرا کە لە ئایاری ساڵی 2023 دەرکرا و ئەرکەکەی درێژکرایەوە کاری یۆنامی تا 31 ئایاری ساڵی 2024 درێژکرایە، واتە نزیکەی 21 ڕۆژ ماون بۆ کۆتایی هاتن بۆ کۆت دوایین درێژکردنەوەی ماوەی مانەوەی لە عێراق. هەروەها من لەو باوەڕەدام لەو ماوەی ئەو 21 ڕۆژەدا کۆبوونەوەیەکی دیکە بەڕێوە دەچێت بۆ درێژکردنەوەی کاری یۆنامی لە عێراق. یاخود پرسی سێیەم ئەوەیە کە بەڕێز محەممەد شیع سوودانی بڕیاری کۆتایی هێنان بە ئەرکی یۆنامی نەداوە، بەڵکو داوای لە بەڕێز ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان کردووە بۆ ئەوەی داوا لە ئەنجومەنی ئاسایش بکات، کۆبوونەوەی بکات و بڕیار بدات بە کۆتایی هێنان بە ئەرکی یۆنامی لە عێراق. تەمام بەرز حەیدەر کەواتە هەندێوێ باوەریەدانە یۆنامی بێداخوازە محەممەد شیع سوودانی قبول بکەتن و داویە بە ئەرکێنی نێڕاتیە خۆ بینیتن لە عێراقێ؟ واتە بە ڕاشکەوانە من لەو باوەڕەدام کە بەڕێز محەممەد شیع سوودانی کاتێک داوای مۆڵەتی ساڵێک و 7 مانگی کردووە، داوای کردووە کە کۆتایی بە ئەرکی یۆنامی لە کۆتایی ساڵی داهاتوو کۆتایی پێ بهێنرێت بۆ ئەوەی ڕێگە بە حکوومەتی عێراق بدرێت کار بکات لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی ئاسایش و بە دیاریکراویش ئەندامە هەمیشەیەکان بۆ باوەڕپێهێنانیان کە باڵێ عێراق بووەتە وڵاتێکی سەقامگیر و ئاسایش و هیچ قەیرانێکی تێدا نییە. بۆیە تاوەکو دەنگ لەسەر ئەرکی یۆنامی لە عێراق بهێنێت. ئەمەش یەکێکە لە ئەرکە قورسەکان لە بەردەم حکوومەتی عێراق. کێشەکە بەڕێزم لێرەدا ئەوەیە کە زۆرێک چ لە وڵاتانی ئەندەم لە ئەنجومەنی ئاسایش یاخۆت چاودێران یاخۆت ڕێکخراوە نێودەوڵەتەکان لەو باوەڕدان کە عێراق هێشتا نیگەرانە
واتە هێشتا قەیرانەکان بەروکی عێراقیان بەرنەداوە و بەردەوامن. بۆیە هەروەها بابەتی مافی مرۆڤ، بابەتی ئازادی ڕادەربڕین، بابەتی بڵاوبوونەوەی میلیشیاکان و چەکی بێک دەرەوەی کۆنتترۆلی دەوڵەت، هەموو ئەمانە ئاماژەن و هێمان بۆ ئەوەی کە بۆ چاودێران دووپات دەکاتەوە کە عێراق بەردەوامە هێشتا لە ناو قەیرانەکاندا. بۆیە تا ئێستاش عێراق هێشتا پێویستی بە هۆکارێکی نێوەندگیر هەیە بۆ چارەسەرکردنی هەموو ئەم کێشانەدا لەم حاڵەتە. کەواتە لەگەڵ هەموو ئەو ئاڵنگاری و کێشانەی کە تۆ باست کرد، ئەگەر هاتوو یۆنامی چووە دەرەوە و عێراقی جێهێشت ئەو کاچی ڕوودەدات. هەڵبەتە وەک بەڕێزم وەک جەنابەت دەزانی لە ساڵی لەو کاتەوەی حکوومەتی سوودانی پێکێنراوە تا ئێستا لە ڕاستیدا لەوانەیە ڕۆلی یۆنامی لە بەرژەوەندی باڵیۆزی ئەمریکا بێت لە عێراق لە بەغدا و بینیمان لە سەرەتای دەستپێکی حکوومەتی سوودانی تا ئێستا بینیمان چۆن وڵاتی عێراقی بەڕێوە دەبرد، هەروەها دامەزراوەکانی دەوڵاتی بەڕێوە دەبرد، هەروەک دەبینین کە دەستواردانی دەکردن لە ناو کاروباری عێناوخۆی عێراقدا. باشە بەڕێز حەیدەر، ینی ژبلی داخەزا عێراقێ بۆ بداوی هاتنە نوێنەرێ نەتەوەیەن یەگرتی لە عێراقی بەریا چەندێکیژی داخواست کردە و ئەرکێن هێزن بیانی لە عێراقی بداوی وەرە تایبەت ئەمریکا. پرس ئەvەیە ئەگەر بێتن و هێزن بیانی لە عێراقێ نەمینن، ئەرکێوان بداوی بێتن و نینەرێ نەتەوەین یەگرتیشی لە عێراقێ نەمینن، عێراق بەر بە کودا دچیتن، سەقامگیریە سیاسی ڕۆ لە عێراقێ دیکەتن یانژی دەئاستێ چاوەڕوانیان خراپ دابن. وەک من پێم گوتی هەر لە سەرەتای پێکێنانی حکوومەتی محەممەد شیع سوودانی تا ئێستا ئەو ڕۆلی گەورە و استراتیژی لە ڕاستیدا لەلایەن باڵیۆزی ئەمریکاوە لە بەغدا دەگێردرا. بۆیە ڕۆلی یۆنامی لە عێراق لاواز بوو لە ماوەیەدا و هەروەها بینیمان چۆن باڵیۆزی ئەمریکا چەندین کێشەی عێراقی چارەسەر کرد لە نێوان لایەنە سیاسیەکان، لە نێوان بەغدا و هەولێر، لە نێوان هێزە سیاسیەکان، لە نێوان دامەزراوەکانی دەوڵەت. بۆیە دەبینین کە زۆرێک لە کۆبوونەوە و دیدارەکان لەگەڵ زۆربەی سەرکردەی دامەزراوەکانی دەوڵەتدا هەبووە، چ یاسادانان یاخۆ جێبەجێکردن یاخۆ تەنانەت دادوەریش. ئەمە جگە لە دیداری لەگەڵ سەرکردە سیاسیەکانی عێراق. ئەمەشمان وایە کە لە ماوەی ساڵانی ماوەکانی ڕابردوودا لە کاتی پێکێنانی حکوومەتی سوودانی تا ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستی بە مامەڵەکردن لەگەڵ وڵاتی عێراق کردووە وەکو دامەزراوە و هەروەها لەگەڵ هێزە سیاسیەکان لە پرۆسەی سیاسیدا کە بەشدارن بە شێوەیەکی ڕاستە و خۆ دوور لە ڕۆلی یۆنامی، هەروەها بووەتە هۆی لاوازبوونی ڕۆلی یۆنامی لە عێراق. بەڕێز نزار حەیدەر ڕێبەرێ سنتەرە ڕاگەهاندنە عێراقی لە واشنگتن گەرمە بووی گەلێکی سوپاسین هەر هەبن. سپاس.